هاتیە وەرەگەڵی ئەو کەرەستانەی کە لەسەر شەقامەکەوتن بەوەی بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێت بەکارمان هێناوە تو کاری دەستیمان پێ دروست کردووە ماڵێک و چەندەها شتی ترم دروست کردووە لەو کەرەستانەی کە لەسەر شەقامەکان کەوتبوون هێنام و ماڵ و کەرسە و کاری دەستیم لێ دروست کرد. سلوى مصطفى مامۆستام لە قوتابخانەی خورماڵی بنەڕەتی ئێمە لەم پرۆژە بەشداری مان کرد کە ڕێکخراوی نوێ سەرپەرشتی ئەکات کە کردنەوەی پێشانگایەکی ڕسایکلینە لە 10 قوتابخانەی سنووری خورماڵ کە ئێمەش بە خۆشحاڵی توانیمانە بەشداری بکەین. ئەمانج لە کردنەوەی ئەم پێشانگایە ڕاهێنانی قوتابیانە مناڵانە هەر لە مناڵیەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ژینگەمان خۆش بوێت ژینگە پارێز بین بتوانین ئەو شتانەی کە لە ژیانی ئێمەیە هەیە دووبارە بتوانین بەکاری بهێنینەوە تەنها ئەوە نەبێت ئێمە بتوانین شتەکانی دەوروبەرمان خەسار بکەین فڕێبین بەم لەبۆلای کە ئەمە زەرێکی زۆر بە ژینگە ئەگەیەنێت بەڵام ئێمە ئەگەر بتوانین لە مناڵی و هەر لە سەرەتاییەوە فێری ئەوە بکرێت ئەو کاتە مناڵ ئەتوانێت ژینگەکەی خۆی خۆش بێ ئەتوانێت سوودێکی زۆر باش لەو شتانە وەرگرێت کە لە ژیانیا هەیە ڕۆژانە. سەرجەم و کەرستانی لەم پێشانگایە بەکار هاتووە ئەتوانم بڵێم لە سەدا 90 دووبارە بەکارهێنانەوە هەنێ شت نەبێت کە بۆمان ئیزافە کردووە ئەگەر نا زۆربەی بڵێ بەکارهێنانەوە و کە ئەستی قوتابیانی زۆر باش بۆ زۆر پێشوازیەکی باشیان کردووە لە پرۆژەکە. لە مناڵیەوە ئەگەر ئێمە بین کار لەسەر مناڵ بکەین مناڵ پاکە مناڵ ئەتوانێت زۆر بە جوانی فێری ئەو شتانە بکەین ئێمە ئەبێ لە مناڵیەوە خۆمان ڕابێنین لەسەر ئەوەی وڵاتمان خۆش بێ ژینگەمان خۆش بێ ئەو شوێنی لی ژین خۆشمان بێ قوتابخانە بێ ماڵەوە بێت هەموو شوێنێک کەواتە ئێمە لە مناڵیەوە ئەتوانین کار لەسەر مناڵ بکەین بۆی پەروەردەیەکی دروستی هەبێت بۆ ژینگەی خۆی. بەنازم سەرپەرشتیاری پرۆژەیە لەلایەن ڕێکخراوی نوێ و بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی پیپڵ ئینید لە سنووری قەزای خورماڵ جێبەجێکرا ماوەی پرۆژەکە 6 مانگ بوو لە 1/12/2024 دەستی پێکرا تاکو 31/5/2025 پرۆژەکە لە چەند چالاکیەک پێک هاتبوو لە مانگی سەرەتای پرۆژەکە یا 2 ڕۆژ ڕاهێنانی تیابوو بۆ مامۆستایانی هونەر لە 10 قوتابخانەی سنووری قەزای خورماڵە ڕاهێنانەکان تایبەت بوو بەوەی چۆن بتوانین بابەتی هونەری و ژینگەی پێکەوە پێوەست بکەینەوە چۆن کاریگەری ئەرێنی هەبێ لەسەر خوێندکاران کە بتوان لە ڕێی هونەرەوە کاری ژینگە پارێزی ئەنجام بن. دواتر هەرێک لەو مامۆستا بەڕێزانە بەرپرس بوون لەوەی کە گروپێکی ژینگەی دروست بکەن هەرێک لەو گروپانە لە 7 خوێندکار پێک هاتبوون ئەوان مانگانە بەردەوام کاری هونەریان دروستە کرد و خۆشمان سەردارمان ئەبوو لەگەڵیانە و کۆمەڵێک پێداویستیان هەبوایە بۆمان دابینەکردن. دواتر ئەوەی کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پرۆژەکەیە پێشانگایەک بۆ خۆی خۆتانەی بینن هەموو ئەو کارانێک کە لە ماوەی ئەم 6 مانگەیە دروستیان کردووە لەم ڕۆیان نمایشیان کردووە و بە میوانداری کۆمەڵی خوێندکاری قوتابخانەکانی تریش چکە بۆمان گرنگ بوو خوێندکاران ببینن لە نزیکەوە چۆن لەو پاشماوانێکی ئێمە پێمان وایە بیخێنە ژینگەواییتە تەواو بەڵام ئەتوانین کاری هونەری لێ دروست بکەینەوە چۆن ئەتوانین هەوڵێکی کارا و جدیمانە بێت لە پاراستنی ژینگەیە. ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە بە ڕئیسی ژینگە پارێزی بوو بەڵام ئەمانویست لە ڕێگەی هونەریشەوە ئەم ژینگە پارێزیە بکەین چونکە دڵنیا بوون لەوەی کە مناڵان خولیایەکی زۆریان هەیە لەوەی کە کاری ژینگە پارێزی بکەن لە ڕێگەی هونەرەوە.